کەمی خزمەتگوزاری لە شارەکەیاندا هاوڵاتیانی قەڵاتزێی هەراسان کردووە. پرۆژەی شەقامی 6 مەتری قەڵاتزێ زیاتر لە 10 ساڵە با تەواو نەکراوی ماوەتەوە. ئەم پردەش بۆتە مۆتەکەیەک بۆ خەڵکی شارەکە و 10 ساڵ زیاترە بە نیوەچڵی ماوەتەوە کە با پردا هەڵواسراوەکەی قەڵاتزێ ناسراوە. پردا هەڵواسراوەکەی قەڵاتزێ بووەتە سیمبۆلی پشتگوێخستن و خەمساردی بەرپرسان. ئەم پردە هەڵواسراوە کە بۆتە مۆتەکەیەک بە نێوچەوانی ئەو دەسەڵاتدارانەوە بەڕاستی نازانم چۆن تەریق نابنەوە یاخود بەرپرسانی ئەم ناوچەیە چۆن بەخۆیان داناسنەوە پردێک کە دەبینی چەند شەقاوێکە یعنی بەڕاستی پێکەین پێدێت ئەم پرداوە بە هەڵواسرایی ماوەتەوە. جارێک خێرخوازێک دێ بەشێکی دوسێ گەڵا بەگەڵی بۆ دێنە جارێک شارەوانی دەڵێم تەواوی دەکەم جارێک خێرخوازێک دێڵتەوەی بەڵام ئەوەی جێ ئەسەفە سەیرە ئەم پردە هەتاوەکو ئێساش لەگەڵدا بێ هەر بە هەڵواسراوەتی ماوەتەوە. ئەم پێمە دانهە بیکەنە شوناسێک یاخود شتێکی مێژووی بۆ بە نێوچەوانی خوانەوە بمێنیتەوە کە بزانن ئەوان چیان کردووە لە ماوەی ئەو 30 ساڵەدا دەنا هیچ شتێکی تر بەدی ناکەم لە تاوانەکردنی ئەو پردەدا. وەڵی بەتایبەتی شارەکە ڕاستی پەراوێست کراوە، یعنی خۆشە بڵێن ئاوڕێکی وێ بدەنەوە. بەتایبەتی ئەو سایدی شەستی قەڵازێ تقریبا 10 ساڵ دەبێ وەستاوە، وەڵا ئەو زەرورە لە ڕوویەوە زۆر ینی کەم خزمەتگوزاری کەم بۆ کراوە. سەرۆکی شارەوانی قەڵاتزێ دەڵێت پرۆژەکان لە کاتی خۆیاندا بەهۆی قەیرانی داراییەوە وەستاون، لە ئێستاشدا بەهۆی دابین نەکردنی بودجە دیار نییە کەی دەست بەکار دەبنەوە. ئەو پرۆژەیە کە لەو پرۆژانەیە کە لە دوای دروستبوونی قەیرانی داراییەوە بۆی نەبوونی بودجەی پێویستەوە وەستاوە، وەکو ئەو باقی ئەو پرۆژانێک کە لە سەرجەم شار و شارستانی کوردستانەوە بۆی دابین نەکردنی بودجەوە وەستاوە. ئەم پرۆژەیەش کە دەکەوێتە دەواازەی شارەوە دیارە تا ئەستا نەتوانراوە دەست بەکاربوونی تێدا بکرێتەوە بۆی ئەو قەیرانی دارایی کە هەیە. لە ساڵی 2014ەوە هیچ پرۆژەیەکی استراتیژی لە قەڵاتزێ جێبەجێ نەکراوە. ئەوانەشی کە کراون نزیکەی 10 پرۆژەیان بە تەواو نەکراوی بەجێ هێڵدراون. لە دەڤەری پشدەرەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.